سبب اسم المجلس نتقدم بالشكر الجزيل للنائب أيضا. پاشویه که فراکسیون گوران و یکتی لپارلمان عراق هوالبندیک پیک ایناندن وک پرچه یک جل هفاتنا سیاسی آنا برا هر دو آلیان سردان بغداد کرن و دگل کار بدستین پای بلند عراق جویان. سروک فراکسیون پارتی لپارلمان عراق راگهند بچون فراکسیون هفبشا یکتی و گوران بو بغداد هوالبندی فراکسیون کردی هاتیه شکاندن و پارتی کومل و یگرتو لدجی وی سردانینا جبرکو بحثا هندک تشتان کرنه که ندبو بیتا بحث کرن. او زیارتي ام دوایي یکلایانه و دولایانه اشتكي نويبو لا رفتاري ايما لبغداد وبراي من اشتكي على یگرتو اسلامی لسر چوانی سردان فراکسیون گوران و یکتی بو بغداد دبیجه گر اف سردان بو ناساندن حوالبندی هاوبشک و شولک آسایه لگر بیتو آخفتن لسر مجار ریفراندوم و فروتنا نفته به ایران کربن او کارک نباشه و پیشنیارا ویدکن که پاش ججنه هر 5 فراکسیون کردی لپارلمان عراق لسر وی پرسه کم ببن. اما گراشینەوە بەغدا هەل ئێستا دەست پێشخەریەوەکەن کام فراکسیۆن 5 فراکسیۆنە پێکەوە تەبایی و برایەتی و هاوکاریەکان و گفتوگویان بێکەوە بپارێزن پێشنیازیەکەینەوە بەلامانەوە زۆر گرنگە و زۆرێک لەو دەست پێشخەری کۆبوونەوەش ڕەنگە ئێمە لە پشتیەوە بووبین و براکانی تریشمان بە دڵنیایی و بە گرنگە زانین کە ئێرە و بەغدا لێک جیاکەینەوە و دوو پرسی جیاواز لەوێ بێ وکوونەتەوە مامەڵە بکەین لێرە ناوماڵی خۆمانە بێگومان وەکو حزب مامەڵاکەین. سروک فراکسیون کومل جید بیجه گوران و یکتی آزادن کو کنگ و چوان بشنه بغداد و لسر چه و دگل چه کسی بجون و لبر هنده اوان لوی سردان دلگران نینن. سروک فراکسیونی پارتی دکره و تبیجی پارتی و نکره و تبیجی کومل اسلامی و هیچ هزولانیک نتوانه ڕێگەر بێ لە بەرامبەر هێزەکانە بۆ دروستکردنی پەیوەندی و بۆ ڕوونکردنەوەی ئەو هەڵوێستانەی کە هەیەە ئەمە جگەلەوەی هەڵوێستێکی مەشروع هێز و لایەنێکی سیاسی بۆی هەیە تا ئەو ئەندازەی لە چوارچێوەی دەوڵەتێکی فیدراڵیا بین سەردانی بەغا بکات و وجهە نەزەری خۆی لەبارەی پرسەکانی چه هەرێم بێت چ بەغداوە یەکلایی بکاتەوە. هەفتیا دەربازبووی شاندەکە هەفپار ئا فراکسیۆنên گۆران و یەکێتی لە پارلەمانە عێراقê dikevana li hevhatina navbeyna wan da seredana Bexdadê kirin û digel Serokwezîrê Iraq û hejmareke din ji serkirde û hezbên Iraqê civiya bûn.